سڵاوتانێ بێت بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر، من شەمەران بابان کۆکراوەی هەواڵەکانتان پێشکەشەکەم. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 28 سێی 2023 ئالان حەمە سەعید ساڵح وەزیری پەروەردە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرانی سەرپەرشتیکردنی پەروەردەیی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و سەرپەرشتیارانی لیژنەکانی بەدواداچوون لەسەر ئاستی وەزارەت بۆ ئەو قوتابخانانەی کە ئاستی چواریان بەدەستهێناوە لە هەڵسەنگاندنەکانی دەرەکی قوتابخانەکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا وەزیری پەروەردە ئاماژەی کرد بە شێواز و میکانیزمی دەستبەکاربوونی لیژنەکانی بەدواداچوون بۆ قوتابخانەکانی ئاستی چوار لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و هەروەها چەند بابەتێکی تری پەیوەندیدار بە کاروباری سەرپەرشتیاران و پەروەردە و قوتابخانەکان. ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 30 سێی 2023 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بە ئامادەبوونی ئالان حەمە سەعید ساڵح وەزیری پەروەردە و بەڕێوەبەرە گشتیەکان و ڕاوێژکارانی وەزارەت بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا وەزیری پەروەردە سوپاسی ئەو کەسانەی کرد کە ڕۆڵیان هەبوو لە دەرچواندنی یاسای پەروەردە و فێربوون لە هەرێمی کوردستان. هەروەها بڕیاریدا لەژێر ڕۆشنایی یاسای نوێی پەروەردە و فێربوون زەمینەسازی تەواو بکرێت بۆ جێبەجێکردنی یاسا نوێیەکە لە ساڵی نوێی خوێندن. ڕۆژی سێشەمە 28 سێی 2023 مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پێشوازی لە ڕێکخراوی ئەنتەرسوز لە عێراق کرد بە ئامادەبوونی جەیسن باربەر سەرۆکی ئەرێک لە ڕێکخراوی ناوبراو و شاندی یاوەری لە پای هاوکاری و هەماهەنگی و کار ئاسانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بۆ ڕێکخراوی ناوبراو خەڵاتی ڕێکخراوەکە درایە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. ڕۆژی شەممە 25 سێی 2023 لە دوای تەواوبوونی پشووەکانی ئادار و نەورۆز دەوامی فەرمی ناوەندەکانی خوێندن دەستی پێکردەوە بۆ تەواوکردنی وەرزی دووەمی خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە ڕۆژی 1 نیسانیش تاقیکردنەوەکانی وەرزی دووەمی پۆلەکانی نوێمی بنەڕەتی و 12 ئامادەیی دەستی پێکرد. ڕۆژی هەینی 31 سێی 2023 خولی پلەدووی کوردستان کۆمەڵی دووەم لە گەڕی پێنجەم یاری نێوان یانەی پەروەردە بەرامبەر یانەی سنوور ئەنجام درا. یاریەکە بە بێگۆڵ کۆتایی هات. کۆکراوەی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.